ئەمریکا وتی گۆ پیاونێ بڵێ ناگۆ. ئەمە وتەی عەبدولجەبار مەخموریە کە دانیشتوویەکی خەڵکی مەخمورە و 10 ساڵ بەر لە ئێستا لە چاوپێکەوتنێکیدا ئەم وتەیەی وتو بۆ ماوەی 10 ساڵ ترند بوو. ناسراوە بە عەبە مەخموری و ئەمڕۆ پەیامنەری 1964 دوای ئەو ماوەیە ڕۆشتۆتەوە مەخمور و دووبارە پرسیاری لێکاتەوە. لی پرسیوە کە ئایا ئێستش هەمان ڕەئی هەیە لەسەر ئەمریکا ئەگەر بڵێ گۆ پیاونێ بڵێ ناگۆ، ئەو وەڵامی یاوەتەوە و لەبارەی شەڕەکەی ئێستای ئیسرائیل و ئێرانەوە پەیامی هەیە. بابیبین برێ گۆ پیاو هەیە برێ ناگۆ. ئێستا کەش ئەمریکا بە هەر دەوڵەتەکی برێ بە هەر کەسەکی برێ گۆ برێ ناگۆ ئەو مەسیرەتی لێرە ڕا ئەو پەیامەی من بالو هەموو سەرکردە کوردیەکان بچی ئەو فترەی خۆیان بە دیار نەیەخن لەبەرەوەی ئێران چاوی سۆر بووە کەواتە ئێران فرۆشرا کە لێ دەدا لە ئاوی دەدا لە کارەبای دەدا لە غازی دەدا لە نەفتی دەدا. ئێستا دووەرەقەی بەناو ئێران لایەک ئێران دەکرد ئەگەنا چار جوندی ئەمریکی ئەو سەری دنیای دەکال و ئەو سەری دنیای کەس هەیە پێی برێ چێوە دەچی